کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ گەلێکی باش مەسەلا مەرۆخەکەی کورد بێ عەرەب بێ مەسەلا سریانی بێ تورک بێ مەرۆوان ناس بکە مەسەلا هەر دەرێ باشێوان هەنێ پیسێوان هەنێ بەس یانی زیاتری وانە کەسن باشن مەسەلەن دەست ددن مەرۆ مەسەلا شتەنگایاکێش تشتێکی جامێرن یانی وبخدي يعني تجربة باش مالفيدا كيكر ومتخازن هنا الفر من شر ماجي مثلا الرجابة خلاص بوجي ام حزدك مثلا الفر بمن چونكو جيانك فر خوش راستي بەڵێ کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ ئەو بێگانانەی کە لە دەرەوەی وڵات سەردان کوردستان دەکەن بۆ نمونە عەرەبەکان فارسەکان چونکە ئەو ڕێزەی ئێمەی کورد لە خەڵکی بێگانە دەگرین خۆشان ئەو ڕێزە بەرامبەر یەکتر ناگرن. لێرە لە کوردستانە دەتوانین هەموو نەتەوەی کۆک بێتەوە باشتی بەخۆشی لە ڕووی ژیانەوە بەڵام هەتاکو ئێستا ئەم ئازادیەمان نەبووە لە وڵاتانی ئەوانەوە بتوانین بە وجدانی ئەوانەوە بچین. ڕاستە ئێمە نەتوەیەکی مرۆڤ دۆستین بەڵام پێویستە لە پەیوەندەکانشمانە بخۆمانە بچینەوە چونکە ئەوەی ئیکەن لەوانەیە لە 100% باش بێ لەوانش لە 100% خراپ بێ.